لە سلێمانی شاجوانی پشیلەکان دیاری دەکرێت لە پێشبڕکێکدا کە 231 پشیلە تێیدا بەشدارن ڕکابەری دەکەن بۆ بەدەستهێنانی تاجی شاجوانی. مەڕاستیمە بێ بەشداری 231 پشیلە بەشداری ئەنجام درراوە لەبەرەوەی چەندین جۆری جیاوازی پشیلە هێنەمانتوانی تەنها چەند خاڵێک دابنین بۆیە لەبەرەوەی زۆرینەی پشیلە بەشداری بکات ئێمە ڕسمەکانیمان وەرگرت و زانیاری پشیلەکانمان وەرگتووە لە سۆشیال میدیا بڵاومان کردوتەوە هاوڵاتیان خۆیان دەنگیان بە جوانترین پشیلەداوە. مەرجەکان مەرجێکی دیاریکراومان نییە تەنها خاوەنی هەبێ ئاژەڵەکە و باری تەندروستی جێگیر بێ و ڤاکسین و حەبی کرمی مەزبوط بێ ئێمە وەرمان گرتووە. لە پێشبڕکێکەدا زیاتر لە 10,000 کەس دەنگیانداوە و میلۆ توانی لە نێو 231 پشیلە زۆرترین دەنگ بەدەست بهێنێت و ببێت بە شاجوانی پشیلەکان بۆ ساڵی 2024. بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو ئێمە کاتێک کە بەشداریمان کرد قەرارمانە کە بەشداری بکەین ئەومان عنی لای خۆمان دانابوو کە ئەبێت ببێ بە شاجوان چونکە بەڕاستی ماشەڵڵا تایبەتمەندیەکی زۆر جوانی هەیە بەڕای من هەموو پشیلەکانی کەش زۆر جوانن ئەمە تەنها ئیڤنتێک نییە بۆ جوانی پشیلەکان بەڵکو بۆ ئەوەیە کە پارێزگارییان لێ بکەین خزمەتیان بکەین ئازاریان نین هیوادارم خەڵک بە دوور بێلەوەی کە یعنی چیتر نەبێتە هۆی ئازاردانی پشیلەکان. پەموو ئۆریۆ لە کێبڕکێکەدا وەکو هاوڵی یەکەم و دووەمی شاجوان دەستنیشان کران. خۆمان زۆرمان خۆشێت تەسەوڕمان نەکرد ئەمیشەر شکلیشی جوانە تەسەوڕمان نەکرد ئەو لایکە زۆرە بێنێت. بێگومان هەرچەند من نێتی من ئەوە نەبووە مەسەڵەن ڕۆژێک لە ڕۆژان بەشداری کێبڕکەیەکیان پێ بکەم ئاژەڵ بۆ خێوکردنم هەر شتێک بۆ کە خۆم حەزم لێ بووە خولیان بووە کە نەخۆشخانەی ڕۆیاڵفێت هۆسپیتاڵیش ئەم ئینڤێنتەی کرد بەشداریمان کرد لە پێناوی ئەگەر هەر شتێکیش بێ خزمەتی ئاژەڵەکانی دەرەوەی پێ بکەین ئەگەر شتێک بێ سواز بۆ کەسانی کە پاڵپشتیان کردین خۆشحاڵ بوو بەڕاست. ئاژەڵ دۆستان دڵخۆشن بە ڕێخستنی ئەم چالاکی و گرنگیدانی زیاتر بە ئاژەڵان و پاراستنیان. من خۆم 11 پشیلەم هەیە 5 ئەوروپیە 6 کوردیە و بێجگەلەوەش سەگی تریشم هەیە بە خێویانەکەم ئەمیان بە خێوکە ئیشێکی باشیان کردو بەڕاستی چونکە پێشینێکی ئاوا نەبووە پێشتر ئیڤنتێکی ئاوا بەڕاستی هیوادارم بەردەوام بن وەڵای هەموو هەوڵێکی خۆیان لەگەڵا بن بەڕاستی یعنی بە خواردنێکی کەمیش بێت توانن بەسەریان بکەنەوە چکە ئەوانیش ڕۆحیان هەیە بەشێکن لە ئێمە. پشیلە بەناوبانگترین ئاژەڵی ماڵیە لە جیهاندا کە ژمارەیان بە 600 ملیۆن دەخەمڵێنرێت. خۆشی سەیدا، میدیای سبەی، سلێمانی.